بەڵام هیچ سوودێکی لە برنەوەکەی نەبینی. لە خولی یاناپلەیەکەکانی کوردستان یانەی کۆیە سەرکەوتنی بەسەر یانەی سۆران تۆمار کرد، بەڵام نەیتوانی سوود لە برنەوەکەی وەربگرێت. لە یاریەکانی گەڕیدەیەمی خولی یاناپلەیەکەکانی کوردستان یانەی سۆران لە یاریگەی خۆی و بەردەم هەندەرانی پێشوازی لە یانەی کۆیە کرد. یاریەکەش بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی یانەی کۆیە کۆتایی هات. وێ ڕایبردنەوەیان لە یانەی سۆران، بەڵام یاریزانان و ڕاهێنەرانی یانەی کۆیە دڵتەنگ و نیگەران بوون، چونکە نەگەیشتن بە خۆناغی چارەشی کۆتایی کۆمەڵەکەیان. ئەمەش دوای ئەوەی یانەی ئاکرێ بە گۆڵێکی بێوەڵام لە دهۆکی بردەوە و هاوشانی دهۆک خۆی گەیاندا قۆناغی 4 گۆشەی زێڕین. وڵی ئێمە برمانەوانی لەخوا بەزیابێ یارێکی باشماگەر، بەڵام ئەنجامی یاری ئاکرێ و دۆگ لە مەسلحەتی ئێمە نەبوو، بە جیاوازی خاڵ نەماتوانی سەرکەوین. ئەوەش ئێمەی بێتاقەت نەماتوانین خۆشییم برنەوەیە دەربڕین. بەڕاستی هەردوو تێ ئاستێکی باشیان پێشکەش کرد بەم یاریە بە سەرجەم یاریەکانی خولەکە تیپی سۆران تموحی هەبوو، تیپی یانێ کۆیە لەو زیاتر تموحی هەبوو، بەڵام ئەوە تۆپانەیە پیرۆزبای لە تیپی ئاکرێ دەکەم. بەڕاستی ئەوانیش هەوڵیاندا بوو کە بگەنە قۆناغی زەوی و سەرکەوتوش بوون. ملێردا ناتوانم برم تیپی دهۆگیان تیپی ئاگریستان سیقیان هات کارێکیان هەبووە. ئەگەرچی لە گێمی دووەمی یاریەکەدا سۆران هەوڵی زۆریدا ئەنجامەکە یەکسان بکاتەوە، بەڵام لە خولەشی هەفتاویەک یاریزان حیکمەت شەمسەدین گۆڵی دووەمی بۆ یانەی کۆیە تۆمار کرد. بەڵام لە دوا خولەکەکانی یاریدا هۆشمەندەها تاکە گۆڵی یانەی سۆرانی تۆمار کرد و یاریەکەش بەم ئەنجامە کۆتایی هات. یاریزانانی یانەی سۆرانیش نیگەرانن لە بارودۆخی یانەکەیان. وڵی ئەم ساڵ بە شێوەیەکی باش خۆمان ئامادەکرد، جیاواز لە ساڵانی ڕابردوو یعنی چەند یاریزانیش دەرەچیمان هەبوو، فەریقمان زۆر باش بلەخوا بەزاری، بەڵام ئەمن یەک لە هۆکارەکان سەرەکیەکان دەژێرمەوە بۆ ئەوەی یعنی زەولەی کەمە توانیمان 6 خاڵ لە 4 یاری 6 خاڵ کۆ بکەینەوە. فەریقمان زۆر باش بوو، بەڵام بەهۆی ئەوەی ئیتحاد زەولەی دووەم بۆ ماوەی مانگە دەوریەکەی ڕاگرت و ئەوە کاریگەرێکی زۆر ئەوەی لەسەر تیپەکەمان هەبوو. بەکۆی ئەنجامی سەرجەم یاریەکان یانەی سۆران بە 10 خاڵ لە پلەی 4ەم دامایەوە و کۆیەش بە 14 خاڵ سێمی ڕێزبەندی مسۆگەر کرد. هەردوو یانەی دهۆک و ئاکرێش بە پلەی یەکەم و دووەم سەرکەوتن بۆ قۆناغی 4 گۆشەی زێڕینی کۆمەڵەکەیان. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.